بێژە خۆ کەشف نەکردی نە بابە ناچۆ ناشکراکەمەوە بە جدیتە قەت لە بیرم ناچی منەتم پێە قوربانە بوو بێژە بڵێ دەخۆت لە خەت بدەمنیە بە فێرەی ئەم لە دەرکەی دەدەمونیە بە تێکسە بدێ جەمعات زانەوە چییە بەس هەر سێچان بینەدەرێ یعنی هەردووچان بینەدەرێ زۆر باشە بەسەر چاو ئێستا دەی باشە تا ئێستا بە قوربانیە بە قەینا لەبەر دڵی ئەو تێکی مێ ئالاساس نازانی تۆ هەستا نەیکەی بەشە وەرە تۆ لە ئاخیرا بچە وەرە چی دایکە؟ تا لا 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 پیرۆزە ڕۆژی لەدایک بوو بەسە تەتەتەتەن بە ناخێری گیانە جانە ئەوە لە بەرگۆیتی دەری بزانم تەمەنی منی لەبیرە لیمۆ 29 ساڵ تەمەنی تۆ لەبێت لە چی تەمەنی خۆشمەی بزیونەوەی ناچی حەیرانی ئێستا با بچنە ژۆری ئامادەکە با دەست پێ بکەین بەسە سعدی بێژە هەموو شتێکی پێوتم 3 سەعاتێ بەلەو کافتریا چاوەڕێی توین ئێمە گاڵتەجاری توین بێژە هەموو شتە چاشکراکە بەڵێ علیگان چۆنی باشی قوربانە بۆ